کاکە دەست پێ دەکەین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە ناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەکەینەوە دانیشتنی ژمارە 12 وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڕێز سکرتێری پەرلەمان بفەرمونون بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی برگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 و برگەی سەیەم لە مادەی 18 و برگەکانی یەکەم و پێنجەم لە مادەی 54 مادەکانی 47 52 55 56 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 12 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەمی لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 8 حوتی 2019 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پێشنیازی یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزگاکان لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکانی 90 91 93 96 97 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێز سکرتێری پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 11 ئاسایی و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێمۆڵەت بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 11 ئاسایی ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی حوتی 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان 2 خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەبوو ئامادە نەبووان لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان 3 دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان 4 خوێندنەوەی دووەمی پێشنیازی یاسای هەمواری یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان وەخستنە ڕووی راپۆرتی هاوبەشی لێژنەی کاروباری یاسای و لێژنەی پێشمەرگە و ناوخۆ ئاسایش و ئەنجومەنی خۆزەیەکان و گفتوگۆکردنی پێشنیازی یاسای ناوبرا بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. 5 کۆتایی هاتنی دانیشتنەکە لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری حوتی 2019 1 بێگەر دڵشاد شکرەڵە مۆڵەت 2 سۆران عومەر سعید ئامادە نەبوو 3 شنۆ عەشقی عەبدوڵڵە مۆڵەت 4 شیرین ئەمین عەبدولعەزیز مۆڵەت 5 فەیسەڵ عەباس عەولە مۆڵەت 6 محسن حوسێن مستەفا ئامادە نەبوو. بەڵێ ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کاری ئەمڕۆمان دەکەین داوا لە دەستەی سەرۆکایەتی هەردوو لیژنەی یاسایی و لیژنەی پێشمەرگە و ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆزەیەکان دەکەن بفەرمونون بۆ جێگای خۆیان. تێکچووە ئەوەی دەبێت چاکان دەزانین کاکێ من کێشەیە سەڵا ڕۆژی. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی لە ناونیشانی پێشنیازی یاساکەوە دەست پێ دەکەین بفەرمونون لەسەر ناونیشانەکە ئەگەر هیچ پێشنیارێک هەیە بۆەوەی بیخەینە دەنگدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ئیجازە بێت بەس ڕوونکردنێکمە وەکو لیژنە یاسایی پشتی پێشنیازە یاسا هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان ددانیشتنە ژمارە 10 ئاسایە پەرلەمانی کوردستان هێدا ڕێکەفتی 6 7 2019 خواندنایەکی بۆ هاتیەکردن. بژلای بەڕێز سەرۆکی پەرلەمان و هاتیە ئاراستەکردن بۆ هەردوو لیژنێن کاروبارên یاسایی و لیژنە پێشمەرگە و ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان وەکو لیژنی تایبەتمەند. لدیفوان ارکن ماده 89 برگه دوش پیروی نافخوی پارلمان کردستان دایا لجنه تایبەتمەند بۆ داڕشتنەوان پێشنیاران ئەوێن ژلای ئەندامên پەرلەمانی و دانیشتنا ژمارە 11 ئاسایە پەرلەمانی کوردستانی داهاتینە ئاراستەکردن و پشتی هەردوو لیژنێ تایبەتمەند
کۆمبۆنا خۆ کردی و واوارتناوان پێشنیاران هاتیە کرن نکەل بەردەستێ منە بتنێ ئەو پێشنیار نەبن ئەوێن گرێدایی ناونیشانی پێشنیازا یاسایە و ji ber ku her dihî wekû lijna yasayî ew cumleyan ew rista ya ku nedgunca gel navûnîşanê yasayê me reş kir ji ber hindê ew pêşinyar ebtinê me nenivîsîne raporta xwe da me amade nekirîne. Pêşniyaz yasayê pêşniyaz yasayê hemarî yekemî yasayê jimare sê salê 2009 yasayê parêzgakanî Herêmî Kurdistan. هەرێمی کوردستان داش عێراق وەکو لە ئەسڵی یاساکەدا هاتووە هیچ پێشنیارێک نییە لەسەر Belê. ناونیشانی پێشنیازەکە بفەرموجارێک کە بیخوێنەوە بۆی بخەینە دەنگدان Pêşniyazî yasayê hemarî yekemî yasayê jimare sê salê 2009 yasayê parêzgakanî Herêmî Kurdistan daş Iraq. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ناونیشانی پێشنیازی یاساکە وەکو ئەوەی کە خوێندرایەوە دەیخەینە دەنگدان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ڕەزامەندە لەسەر ناونیشان تکایە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 81 پەرلەمانتار لەگەڵا ئەوەی لەگەڵ نییە دەست بەرزکاتەوە. هەشت پەرلەمانتار لەگەڵ نییە کەواتە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا بفەرمونون مادەی یەکەم بخوێننەوە. Berê Serokê Perleman madeyek çar pêşinyar hene pêşinyarî yekem helbijardinî parêzgar li derewey endamanî encûmen yan li nêwaniyan da bi zorîneyê rehayî jimareyê endamanî encûmen debêt li maweyek ke ew perîsî roj li mêjûyî bestinî yekem danîştina we têpar nekat tenha bû em xole. دەخەینە دەنگدان تەنها بۆ ئەم خولە ئیزافە کراوە کە سێ پەرلەمانتار تەئیدیان کردووە واتە هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوە و ناوەوەی ئەندامانی ئەنجومەن و بە زۆرینەی ڕەهای ژمارەی ئەندامانی ئەنجومەن دەبێ لە ماوەیەکدا کە ئەو پەڕیسی ڕۆژ لە مێژووی بەستنی یەکەمین دانیشتنەوە تێپەڕ نەکات تەنها بۆ ئەم خولە بێتن ئەو ئەندامانەی کە لەگەڵن ئەو پێشنیازە بخرێتە دەنگدان تکایە دەست بەرزکاتەوە. دوو کەس لەگەڵا ئەو ئەندامانەی کە دژی ئەو پێشنیازن دەست بەرزکەنەوە. زۆر سپاس 59 پەرلەمانتار لەگەڵ پێشنیارەکانی ئەیدەن پێشنیارەکە بە زۆرینەی دەنگ ڕەت کرایەوە. پێشنیاری دووەم Berê Serokê Perleman pêşniyarî duem helbijardinî parêzgar li nêv endamanî encûmen bi zorîneyî rehayî jimareyê endamanî encûmen debêt
لە ماوەیەکدا کە ئەو پەریسی ڕۆژ لە مێژووی بەستنی یەکەم دانیشتنەوە تێپەڕ نەکات. ئەم پێشنیارە وەکو خوێندیەوە تەنها هەڵبژاردننی پارێزگارە لە نێوان ئەندامانی ئەنجومەن ئەوەی لەگەڵ ئەو پێشنیارەیە دەست بەرزکاتەوە. نۆزدە پەرلەمانتار لەگەڵ پێشنیارەکەیە ئەو ئەندامانەی کە دژی پێشنیارەکەن دەست بەرزکەنەوە. چلونۆ پەرلەمانتار دژی پێشنیارەکەیە کەوا بێ پێشنیارەکە بە زۆرینەی دەنگ ڕەت کرایەوە. پێشنیاری سێم بخوێننەوە. بەڕێز سەرۆک پەرلەمان، پێشنیاری سێم هەڵبژاردننی پارێزگار لە نێو ئەندامانی ئەنجومەن بە زۆرینەی ڕاهایی ژمارەی ئەندامانی ئەنجومەن دەبێت لە ماوەیەکدا کە 30 ڕۆژ لە دوای سوێند خواردنی لە مێژووی بەستنی یەکەمین دانیشتنەوە تێپەڕ نەکات. ئەوەی کە خوێندرایەوە دەی خەینە دەنگدان ئەو ئەندامانەی کە لەگەڵن جیاوازە بیخوێنە جیاوازە. لیژنەی یاسایی ڕوونکردنەوە دەدەن دەڵێن ئێمە دەزانین یەکەم دانیشتن سوێند خواردنە بەڵام ئەمانەتەن لەبەر ئەوەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان زیاتر لە 3 کەس پێشنیاری کردبوو بۆیە خستومانە تا ناو پێشنیارەکان. ئەوەی لەگەڵ ئەو پێشنیارەیە دەست بەرزکاتەوە تکایە چونکە لە ناو راپۆرتی لیژنەدا هاتووە. بیخوێننەوە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی. پێشنیاری سێم هەڵبژاردننی پارێزگار لە نێو ئەندامانی ئەنجومەن بە زۆرینەی ڕاهی ژمارەی ئەندامانی ئەنجومەن دەبێت لە ماوەیەکدا کە 30 ڕۆژ لە دوای سوێند خواردن لە مێژووی بەستنی یەکەم دانیشتنەوە تێپەڕ نەکات. ئەو ئەندامە بەڕێزانێک کە لەگەڵ ئەو پێشنیارن دەست بەرزکەنەوە. سێ کەس لەگەڵا ئەو ئەندامانەی کە دژی ئەو پێشنیارن دەست بەرزکەنەوە. سی و شەش ئەندام پەرلەمان دژی پێشنیارەکەیە پێشنیارەکە بە زۆرینەی دەنگ ڕەت کرایەوە. پێشنیاری چوارەمەوەیە کە مادەکە وەکو خۆی بمێنێتەوە. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی مادەکە وەکو خۆی بخوێنەوە بۆی بیخەینە دەنگدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەکە خاڵی یەک لە بەرگەی سێم لە مادەی شەشەمی یاساکە هەموار دەکرێت و بەم شێوەیە دەخوێندرێتەوە. یەک هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەن یان لە نێوانیاندا بە زۆرینەی ڕاهی ژمارەی ئەندامانی ئەنجومەن دەبێت لە ماوەیەکدا کە ئەو پەریسی ڕۆژ لە مێژووی بەستنی یەکەمین دانیشتنەوە تێپەڕ نەکات. مادەکە بەو شێوەیە کە خوێندرایەوە دەی خەینە دەنگدان ئەو ئەندامە بەڕێزانەی کە لەگەڵن دەست بەرزکەنەوە.
زۆر سپاس 76 پەرلەمانتار لەگەڵ مادەکەیە ئەوەی کە دژە دەست بەرزکاتەوە. بیست و یەک پەرلەمانتار دژە مادەکە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. بفەرمونون مادەی 2. برای سەرۆک پەرلەمان مادە 2 پێشنیار هەنە. پێشنیاری یەکەم بەدەر لە حکمی بەرگەی دووەم لە مادەی 14 یاساکە ئەم خۆلەی ئەنجومەنی پارێزگاکان لە پیادەکردنی تایبەتمەندیەکانیان بەردەوام دەبن لە کاتی کوتای هاتنی ماوەی یاساییان تا هەڵبژاردن بە مەرجێک لە ساڵێک تێپەر نەکات. پێشنیاری یەکەم دەخەینە دەنگدان بە مەرجێک بەردەوام دەبن ئەنجومەنی پارێزگاکان بە مەرجێک لە ساڵێک تێپەڕ نەکاتن. ئەوەی کە تەئیدی ئەو پێشنیارە دەکاتن دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 22 پەرلەمانتار لەگەڵا ئەوەی کە دژی پێشنیارەکەیە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 57 پەرلەمانتار لەگەڵ پێشنیارەکە نییە کەواتە پێشنیارەکە بە زۆرینەی دەنگ ڕەت کرایەوە. فەرموو پێشنیاری دووەم. برای سەرۆک پەرلەمان پێشنیاری دووەم وەک خۆی ئەسڵەکەش مادەی دووەم بەدەر لە حکمی بەرگەی دووەم لە مادەی 14 یاساکە ئەم خۆلەی ئەنجومەنی پارێزگاکان لە پیادەکردنی تایبەتمەندیەکانیان لە کاتی کوتای هاتنی ماوەی یاساییان تا هەڵبژاردنی خۆلێکی نوێی ئەنجومەن بەردەوام دەبن. وەکو خۆی خوێندرایەوە ئەوەی کە لەگەڵا مادەکە وەکو خۆی بڕوا بەو شێوەی کە سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 74 پەرلەمانتار لەگەڵ مادەکەیە ئەوەی کە دژی مادەکەیە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 20 پەرلەمانتار دژە کەواتە مادەکە مادەی 2 بە زۆرینەی دەنگ قبول کرا. مادەی 3 بخوێننەوە فەرموو. برای سەرۆک پەرلەمان مادە 3 پێشنیار نینن. ئەسڵی مادە 3 پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسا جێبەجێ بکەن. مادەی 3 وەکو خوێندرایەوە دەیخەینە دەنگدان ئەوەی لەگەڵە دەست بەرزکاتەوە. هەشتا پەرلەمانتار لەگەڵا ئەوەی دژە دەست بەرزکاتەوە. هیچ پەرلەمانتارێک دژ نییە کەواتە مادەکە بە زۆرینەی دەنگ قبول کرا. مادەی 4 بخوێننەوە. برای سەرۆک پەرلەمان مادە 4 هیچ پێشنیار نینن. ئەسڵی مادە 4 پێشنیازە یاسایەدا کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە ناکۆک بێت لەگەڵ دەقەکانی ئەم یاسایە. مادەی 4 دەخەینە دەنگدان ئەوەی لەگەڵە دەست بەرزکاتەوە.
هەشتا پەرلەمانتار لەگەڵە زۆر سپاس ئەوەی کە دژی ئەو مادەیە کە خوێندرایەوە دەست بەرزکاتەوە. هیچ پەرلەمانتارێک دژ نییە کەوا بێ مادەکە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. مادەی 5 بخوێننەوە. برای سەرۆک پەرلەمان مادە 5 چ پێشنیار نەبوون ئەسڵێ مادە پێشنیازە یاسایەدا ئەم یاسا لە ڕۆژی دەرچواندنی لە ڕۆژی دەرچواندنی جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا بڵاو دەکرێتەوە. خوێندرایەوە مادەکە وەکو خۆی دەیخەینە دەنگدان ئەوەی لەگەڵە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 78 ئەندام پەرلەمان لەگەڵە ئەوەی دژە دەست بەرزکاتەوە تکایە. یەک پەرلەمانتار دژە کەوا بێ مادەکە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. هۆیەکانی دەرچواندن بخوێننەوە. برای سەرۆک پەرلەمان هۆیەکانی دەرچواندن چ پێشنیار نەبوون ji ber ku navarok me guncan gel hoyekanî derçiwandin به مەبەستی درست نەبوونی بوشایی یاسایی لە ئەنجومەنی پارێزگاکان و بەردەوامبوونی ئەنجومەنەکان لە پیادەکردنی تایبەتمەندیەکان و هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەن یان لە نێو ئەندامانی ئەنجومەن بە مەبەستی فەراهەمکردن و گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی باشتر ئەم یاسا دەرچوێندرا. هۆیەکانی دەرچواندن دوای ئەوەی لیژنەی یاسایی سیاغی کردوتەوە لەسەر پێشنیاری ئەندامانی پەرلەمان ئەو بڕگەی بۆ زیاد کراوە کە دەڵێ هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەنیان لە نێو ئەندامانی ئەنجومەن دەبێ و بە مەبەستی فەراهەمکردن و گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی باشتر ئەم یاسایە دەرچوێندرا. ئەمە داڕشتنەوەی لیژنەی یاساییە و دەیخەینە دەنگدان بە ڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەی کە ڕەزامەندە لەسەر هۆیەکانی دەرچواندن بەو شێوەی خوێندرایەوە دەست بەرزکاتەوە. هەفتاونۆ پەرلەمانتار لەگەڵا ئەوەی کە دژە دەست بەرزکاتەوە. حەفدە پەرلەمانتار دژە کەواتە هۆیەکانی دەرچواندن بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. ئێستا کۆی یاساکە دەخەینە دەنگدان ئەندامانی پەرلەمانی بەڕێز ئەوەی کە ڕەزامەندە لەسەر کۆی یاساکە دەست بەرزکاتەوە. زۆر سپاس 80 پەرلەمانتار ڕەزامەندە ئەوەی کە دژی یاساکەیە دەست بەرزکاتەوە. بیست پەرلەمانتار دژە کەواتە کۆی یاساکە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. دەستخۆشی لە پەرلەمانی کوردستان دەکەین و پیرۆزبایی لەگەلی کوردستان دەکەین بە بۆنەی دەرچواندنی ئەم پێشنیازی یاسایە. زۆر سپاس دانیشتنەکەمان هەڵگرت.